لە گوتاری خۆی چوارشەمە لە کۆنگرێز ماکرۆن لەسەر نێوەڕۆژی ڕێکەوتنی ناوچی ئێران پێداگرت داوای لە یاسادانەران کرد مسۆگەری بکەن کە ئەمریکا لە ڕێکەوتنەکە نەهێتە دەر. سەبارەت بە ئێران مەبەستی ئێمە ڕوونە. ئێران نابێت هەرگیز خاوەنی چەکی ناوەکی بێت، نەک ئێستا، نەک لە ماوەی 5 ساڵی تر، نە لە ماوەی 10 ساڵ، هەرگیز. بەڵام باوەڕی وایە سەرۆک ترامپ ئەمریکای لە ڕێکەوتنەکە دێنێتە دەر بەم جۆرە گرژی دەخاتە نێو مەسەلەی ناوچی ئێران. داوای کرد کە ڕێکەوتنی نوێ لەگەڵ ئێران لەسەر مەسەلەی تاقیکردنەوەکانی ناوچی و خۆ تێگەلاندنی لەشکری لە سووریا، یەمەن، لوبنان و عێراق بکەن. بەڵام ئەوە ڕاستە بڵێن کە ئەو ڕێکەوتنە چارەسەری هەموو نیگەرانەکان ناکات. ئەوە ڕاستە، بەڵام ئێمە نابێت بێ ئەوەی شتێکی کاریگەر و بەبایەخمان بە جێگای ئەو ڕێکەوتنە هەبێت دەستی لێ هەڵبگرین. ترامپ لەسەر هەڵوەستی خۆی سوورە کە ڕێکەوتنی ناوچی ئێستا کاریگەری چێ و توی نییە. ڕێکەوتنێکی خراپە، قەوارێکی خراپی هەیە، ئەوە سەرناگرێت. قەت نەدەبوایە ئەو ڕێکەوتنە کرابایە. لۆمە دەخەمە سەر کۆنگرێس و سەر خەڵکانێکی زۆر. ترامپ لە نێو ئەو کەسانەی ڕێکەوتنی ناوچیان مۆر کردووە تەنیا ماوەتەوە و هەروەها چوارشەمە بەرپرسی سیاسەتەکانی دەرەوەی ئەوروپاش دزەختی کرد کە پارێزگاری لە ڕێکەوتنەکە بکرێت. سەرۆک ماکرۆن لە کۆشکی سپی بەڕوونی وتی کە باوەڕمان وایە جێبەجێکردنی بە تەواوی ڕێکەوتنەکە کارێکی سەرەکی بۆ ئاسایشی ئەوروپیەکانە و بۆ ئاسایشی هەرێمەکە و ئەوروپیەکان لەسەری بەردەوامن. ئەمریکا دەڵێت بەڵگەی هەیە کە ئێران لە ناوچەکە ئاژاوە دەنێتەوە. لێرەدا بەڵگەی ڕاستەقینە سەبارەت بە سازکردنی چەکی نایاسایی ئێران هەیە کە لە ئاکامی هێرشی لەشکری ڕاستەوخۆ بۆ سەر هاوپەیمانی ئێمە لە هەرێم کۆکراوەتەوە. لە پشتەوەی من چەندین پارچەی نمونەی هێرشەکە هەیە. ئەو پارچانە هی موشکێکن کە حوسیەکان هاویشتویانەتە عەرەبستان و ئێران بۆی دابین کردوون. ئەو بەڵگانە حاشا هەڵنەگرن. هەروەها ڕوحانی لە ماوەی سەردانی بۆ شاری تەورێز بەرەنگاری خۆی بەرامبەر بە هەڵوێستی ترامپ ئاشکرا کرد و گوتی پێشتر لەگەڵ ماکرۆن لەم بارەوە قسەی کردووە. بەڕاشکایی پێم گوتووە کە ئێمە تەنانەت ڕستەیەک بە ڕێکەوتنەکە نەزیاد دەکەین و نەکەم. ڕێکەوتنی ناوکی هەر ئەوەیە. ترامپ لە کۆنفرانسێکی هاوبەشی ڕۆژنامەوانی لەگەڵ ماکرۆن پەیامێکی جددی بۆ ئێران نارد. ئەگەر ئێران لە هەر ڕێگایەکدا هەڕەشەمان لێ بکات، ئەوان نرخێکی ئەوەندە زۆر دەدەن کە کەم وڵاتە ئێستا بەسەری هاتبێت. خانمی مەرکێل هەینی لە سەردانێکدا بۆ کۆشکی سپی هەوڵدەدات دوای سەردانی مەکرۆن ترامپ بە قەناعەت بگەێنێت کە دەست لە ڕێکەوتنی ناوچی هەڵنەگرێت.